پاش تێپەڕینی 64 ساڵ بەسەر شۆڕشی مەزنی ئەیلول دەمەوێت لەم بارەوە گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ بەڕێز عومەر عوسمان فەرماندە و سەرکردن لە هەردوو شۆڕشی ئەیلول و گوڵان ڕاستەوخۆ لە پیرمام لەگەڵمانە. بەڕێز عومەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 بەیانیت باش. سەرەتا پێم بڵێوەکەوەی کە تۆ هەردوو شۆڕشی مەزنی ئەیلول و گوڵانی شت بینیوە، چەند دڵخۆشن بە دەستکەوتەکانی ئەم شۆڕشە؟ زۆر سپاس بۆ کوردستان تیڤ سنوورخان. لە ڕۆژی 11 ئەیلولی 1961 شۆڕشی ئەیلول دەستی پێکرد. لەو ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان و سەروەریان بارزانی نەمر و کاک ئیدریسی جوانەمەرگ دادەنوێنین. هەزاران سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان و سڵاو بۆ کەس و کاریان دەنێرین. شۆڕشی ئەیلولی مەزن بەڕاستی ئەگە بڵێم ناچاری بوو، بەڵام زەرورەتێکی مێژوویش بوو، زۆر پێویست بوو، پێویستێکی گرنگ بوو، چونکە عەبدولکەریم قاسم نەچوە ژێر ئەو وعد و وعودانە و ئەو قراراتە کە درابوون لە دوای شۆڕشی چواردەی گەلاوێژی 58. لەبەرەوە پارتی بە سەرۆکایەتی بارزانی ناچار بوو بڕیاری شۆڕش بەدا، کەچی ئەوان دەست پێشخەریشیان کرد، ناوچەکانی کوردستانیان بمباران کردن و لە زۆر شوێن هێرشیان هێنا. من ئەو کات قوتابی بووم لە سەرەتایی لە مێرگەسۆر، کۆتاییم هاتبوو لە سەرەتایی ساڵی 61. 15 ڕۆژ لەسەر یەک بارزان و مێرگەسۆر و دەوروبەری بۆمباران کران. دوای زۆر ڕووداوای کە ئێستا ئەو برادەرە پێشکەشی کرد، پێشکەشکردنێکی زۆر جوان بوو. بەڕاستی شۆڕشی ئەیلول شۆڕشێکی سەرتاسەری بوو، یەکەم شۆڕش بووە لە کوردستانی باشوور، بڵێم لە هەموو کوردستانەکان، کاک عومەر، کە شۆڕشێکی سەرتاسەری بوو و شۆڕشێک بوو یەک سەرکردە و یەک هەڵوێست و یەک ئامانج و یەک بڕیار بوو. بەڵێ جەنابەت فەرمووت کە ئێمە ناچار بووین شۆڕش بەرپا بکەین، بەڵام ئایا ئێوە ئامانجەکانی شۆڕشتان بەدی هێنا؟ ئامانجەکانی شۆڕشی ئەیلول بەدی هات؟ لە ڕێکەوتنی 11 ئاداری 1970 ئۆتۆنۆمی بۆ گەلی کوردستان دەستەبەر کرا و لەو ڕێککەوتنە مافەکانی کوردستان، مافەکانی کوردی باشوور بە زۆر بەڕێک و پێچی زۆر شتی گرنگی تێدا بوو، زۆر شت هەندێکی ئیعلان کران، هەندێکیشی ئیعلان نەکران، بەڵام دوای 4 ساڵ قرار بوو هەموو ئەو بەندانە جێبەجێ بکرێ. ڕژێمی عێراق ئەو بەندانەی هەموو جێبەجێ نەکرد. من لەگەڵ ئەوە نیم، زۆر جاریش ئەڵێم لەگەڵ ئەوە دانیم بڵێن عێراق پاشگەز بوویەوە لە بەیان نامەی ئێران لە ڕێککەوتنی 11 ئادار، بەڵام نەخسی کرد، هەموو برگەکانی جێبەجێ نەکرد. ئەگەنە ئەوەی کە بەدڵی خۆی بوو، ئۆتۆنۆمیەکەی بەدڵی خۆی دابەزاند و پەرلەمانی بۆ کوردستان دروست کرد و هەندێک شتی کرد، بەڵام ئەو شتانەی کە لە بەیان لە ڕێککەوتنی 11 ئادار هەبوون بەڕاستی زۆرشی نوقسانی تێدا بوو، زۆر کەم و کورتی تێدا بوو. دیسان لەبەر ئەوە شۆڕش ناچار بوویەوە کە قبولی هەموو شتەکان نەکا. بارزانی نەمر قبولی نەکرد کەرکووک لە ناو ئۆتۆنۆمیەکە نەبێ و بە هیچ شێوەیەک قبولی نەکرد. گوتی دەستم ببڕن ئەوە ئیمزا ناکەم کە
کوردستان نەبێ بەڵێ شۆڕشی ئەیلولی مەزن لە زۆر بواردا شۆڕش بوو سنوورخان بە حەقیقەت ئەو شۆڕشە لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی کۆمەڵایەتی پێم خۆشە باسی دەستکەوتەکانمان بۆ بکەیت کاک عومەر بزانم دەستکەوتەکانی شۆڕشی ئەیلول چی بوون بەڵێ ئەوە عارضت بکەم وەڵڵا دەستکەوتەکان زۆرن بەڵام بەگشتی منەڵێم لە ڕووی کۆمەڵایەتی شۆڕش دەستکەوتی بەدەستێنا بوو لە ڕووی خوێندن و لە ڕووی ئاسکەری و لە ڕووی پەروەردە و لە ڕووی ڕێخستنی زمانی کوردی و پێشخستنی زمانی کوردی و لە هەموو شتەکان شۆڕش ینی بە تەواوی توانی بووی دەستکەوتی زۆر بەدەستبێنی پێش شۆڕشی ئەیلول سنوور هەبوون لە بینی ئەم دەڤەرە و دەڤەرەکەی تر ئەم عشیرەتە و عشیرەتەکەی تر بەڵام دوای شۆڕش هەموو کوردستان بوو بە یەک پارچە زمانی کوردی تا حەدێک هەمووی بوو بە یەک هەموو جار هەبوو ینی لە شۆڕشی ئەیلول لە بەینی دەڤەرێک بۆ دەڤەرێک لە یەکتر تێنە دەگەیشتن بەڵام بەهۆی پێشمەرگایەتی و بەهۆی ڕۆشنبیری زمانی کوردی خەڵکەکە هەمووی فێرە زمانی کوردی بوو خوێندن چۆسەرێ و قوتابی باشمان لە زانکۆکان فێرە خوێندنی تازە بوون و لە ڕووی عسکەریەوە کەوادری زۆر پێگەیشتن لە ڕووی پەروەردەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی هەموو شتێک لە شۆڕشی ئەیلول توانی گۆڕانکاریەکی لەو 7 ساڵە گۆڕانکاریەکی گەورە لە گۆڕەپانی کوردستان دروست بکە دەستکەوت زۆرن وردە وردە هەمووی بەڵام کات ئەوەمان فرسەتەمان ناداتێ لەو شۆڕشە مەزنەیە کە بە سەرۆکایەتی بارزانی بەڕێوە دەچوو بە حەقیقەت فەرماندەی زۆر چالاکمان بۆ دروست بوون کە دەستکەوتی وامان دەنی کەسایەتی وامان بۆ دروست بوون لەناو ئەو شۆڕشەدا کە ئێستا ڕەنگە سەرکردایەتی حیزبەکانی تریش بن ئەوانەی لە کوردستان ئەو تا ئێستا بەردەوامیت و شانازیت پێوە دەکرێت ئەو ڕۆشنبیریە نەبوو ئەرێ وەڵا شانازی پێوە دەکەین و جەنابی ئیدریس و جەنابی سەرۆک مەسعود بارزانیش دوو یاریدەدەری بە توانای شۆڕشی ئەیلول بوون بە مەیدانی ینی من بە کەو قسەی ئەەکەم خوا حەقە ڕۆڵێکی زۆریان هەبوو لە شۆڕشدا و توانایەکی بێوت ینی لە ڕادە بەدەریان هەبوو ماندوو نەناز بوون شەو ڕۆژ لە خزمەتی شۆڕش و حیزب و میلەتەکەیاندا بوون منەڵێم ئەوەی کە ئێستا بەدەستمان هاتووە لە دوای ئەو هەموو ساڵانە لەسەر ئەساس و لەسەر بنەمای شۆڕشی ئەیلول بەدەستمان هاتووە و ئەو فیدرالیە ئێستا کە باسی دەکەن هەر ئەو ڕێککەوتنەی 11 ئادار بە تەواوی ناگرێتەوە ڕێککەوتنی 11 ئادار لەو فیدرالیەی ئیستامان کە هەیە ڕەنگە لێکدانەوەی بۆ بکرێت لەلایەن سیاسەتمەداران لەلایەن خەڵکانێکی بسپۆر ڕەنگە بڵێن ڕێککەوتنەکەی یادار ئەگە سەری بگرتایە و تەواو ببایە لە فیدرالیەکەی ئیمڕۆمان بەهێزتر دەبوو بەڵێ من زۆر سوپاسی تۆکەم ئەگە پرسیارت هەبی کاک عومەر زۆر داوای لێبوردنەکەم کاتمان هەر ئەوەندە بوو من زۆر سوپاسی تۆکەم ئێوە هەر بمێنن بۆ کوردستان هەر تەمەند درێژ بن و سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدە نەمرەکانی ڕێگای ڕزگاری کوردستان دادەنەوێنین بەڕێز عومەر عوسمان فەرماندە و سەرکردە لە هەردوو شۆڕشی ئەیلول و گوڵان سپاس بۆ تۆش